بسم الله الرحمن الرحيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهديه وصار على نهجه إلى يوم الدين. تفسير سورة الحشر. سورة الحشر يكفي لسورة مدنية كان 24 آية. سورة مدنية كان بخوت عند زانن بابتكاني بابتي أحكام كلو سورة دا خوای گەورە کۆمەڵێک یاسای داناون لە دەرەنجامی باسکردنی ڕووداوێک کە لە مێژووی پێغەمبەردا ڕوویداوە صلی الله عليه وسلم لەگەڵ جوولەکەکان کە پێی دەوترێ غەزوەی بەنو نەظیر. بۆیە هێندێک لە سەحابەکان لەوانە ئیبن عەباس سوورەتەکەی ناو دەنێ بە سوورەتی بەنو نەظیر لەبەرەوەی تەواوی ڕووداوی شەڕکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم و پەیمانشکێنی بەنو نەظیریەکانی تێدا باس کراوە لەگەڵ پێغەمبەردا صلی الله عليه وسلم کە لە ناو سوورەتەکەشدا هێندێک ئەحکامی تایبەت بە شەڕ و هەروەها چۆنیەتی ئەو ماڵەی کە لە شەڕ دەستی موسڵمانان دەکەوێت چی لێ دەکرێت و چۆن دابەش دەکرێت و پاشان خوای گەورە تێیدا مەدحی مهاجرەکان دەکا کە یەکەم کۆمەڵەنەکە لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم شانیان داوەتە بەر بڵاوکردنەوەی دین، دواتر ئەنسارەکان و دواتر هەر کەسێک شوێن مهاجر و ئەنسارەکان کەوێ بە چاکی بە ئێمەشەوە هەتا ڕۆژی دوایی. جا سەرەتای تەمەن نەک سەرەتای زۆرینەی سوورەتەکەی هەتا دەگاتە ئاەتەکانی کۆتایی باسی غەزوەی بەنو نەظیرە. ئەو غەزوەی بەنو نەظیرە چۆن دروست بووە؟ تەمان سوورەتەکە یعنی تاو پەیوەستە بە سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بۆیە ئەگەر هەر غەزوەی بەنو نەظیر و هەروەها دووسێ ڕووداوی دیکەی ڕەجیع و یەکێک کە هەبووە پێی گوتراوە ئەوەی بیری مەعونە، خیانەتی بیری مەعونە، ئەگەر ئەو کۆمەڵە بەسەرهاتانە لە سیرەی پێغەمبەردا بخوێنیەوە ئاگار لێی بێ زۆر ئاسان لە سوورەتەکەی حاڵی دەبێت. حاڵینجا تەمان ئێمە دەزانین لە ناو مەدینەیدا دوو تیرەی جوولەکەی لێ بووە، وایە؟ یەکیان پێیان گوتراوە بەنی قوڕەیظە، یەکیان پێیان گوتراوە بەنو نەظیر کە پێغەمبەر چوویەوێ صلی الله عليه وسلم هەردوو تیرەکە پەیمان نامەیان لەگەڵ پێغەمبەری خوادا بەستە بوو کە بەیەکەوە تەمان لە مەدینەی دابن و لە سەر کۆمەڵێک خاڵ ڕێککەوتن کە گرنگترینیان ئەوە بوو خیانەت و ناپاشی لە یەکتری نەکەن و یارمەتی دوژمنەکانی یەکتری نەدەن لە دژی یەکتری. جا ئەگەر جەنگی بەدر کرا، هەمومان دەزانین موسڵمانان لە جەنگی بەدر بە ژمارەیەکی کەم سەرکەوتن، وایە؟ جوولەکەکان تقریبا خۆیان ساغ کردەوە بەلای پێغەمبەردا صلی الله عليه وسلم، هاتن وتیان ئێمە هاوپەیمانی تۆین و هەروەها پەیماننامەی خۆمان ناشکێنین و پەیمانی خۆمان دەبەینە سەرێ. حاڵین بەڵام دواتر کە جەنگی ئوحود ڕوویدا، لە ئوحود موسڵمانان تێکشکان، وایە؟ بەوەی جوولەکە کە کەوتنە خۆ کە پێیان وابوو ئەو جارەی سەرەی تێکشکانی موسڵمانانە و سەرکەوتنی بتپەرستەکانە، بۆیە پیاوێکیان هەبوو بە ناوی کەعب، تەمان ناردیان بۆ لای ئەبوو سوفیان و بتپەرستەکان ڕێکەوتنێکیان لەگەڵ کردن دژی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەدزی. تەمان دواتر پێغەمبەر پێی زانی صلی الله عليه وسلم کەسێکی نارد تەمان ئەو پیاوەی کە خیانەتەکەی کردبوو کوشتی لە ڕێگایە یان لە شوێنێک. ئەو جار وەرحاصل کێشەیەک لە بەینی موسڵمانان و ئەو جوولەکانە سەری هەڵدا. دواتر دوو ڕووداوی دیکە هاتنە پێشێکەوای لە جوولەکەکان کە خیانەتی زیاترکەن. یەکیان ئەوە بوو ئەوەیەک هەیە، ڕووداوێک هەیە ڕووداوی ڕەجیع کە تیرەیەک هاتبوونە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم، موسڵمان بووبوون
داوایان کردبوو کە پێغەمبەر صلی الله علیه وسلم چەند سەحابەیەکیان لەگەڵ بنێرێ بۆی فێری دینیان کەن جا 6 و هەندێک دەفەرمون 8 هەندێک دەفەرمون 10 کەسن طبعا لە ڕێگادا دواتر ئەو سەحابانە خیانەتیان لێ دەکرێت و دەورەیان دەگیرێ شەهید دەکرێن تەنها دویان دەمێننەوە لەوانەی دەمێننەوەیکیان خوبەیبە ها مەشهورە کە دواتر بەدیل دەیبێنەوە مەککەی و فترەیەکی لەوێ دەیهێڵنەوە دواتر یەکێک لەوانەی کە کەسوکاری کوژرابوو لە جەنگی بەدر لە تۆڵەی دایانە دەستیوی چوو لە تۆڵەی خزمەکەی خۆی کوشتیەوە جا ئەوەی زۆر جێی سەرنجە ئەوەیە کە دەڵێن کە بردویانەتە دەرەوەی حەرەم بۆی بیکوژن داوای کردووە کە 2 ڕکعات نوێژ بکە تەمان لێی گەڕاون 2 ڕکعات نوێژی کردووە دواتر وتوەتی ئەگەر لەبەر ئەوەی نەبا پێیان دەگوتم لە ترسی مردنێ نوێژێ دەکەی حەزم لێ دەکە 100 ڕکعاتی بکەم جا ئەوەی یەکەم سەحابەیە کە 2 ڕکعات سونەتی پێش مردن پێش شەهیدبوونی داهێناوە پێغەمبەریش پێی نەگوتبوو وایە بەڵام پێغەمبەر کە بیستی تەمان هیچ نوکوڵی نەکردو تەئیدی ئیشەکەی کرد بۆیە مەرج نییە ها ئەوەی کە دەگوترێت بیدعە هەر شتێکە پێغەمبەر نەیکرد بێ ئەو تەسەورە بۆ بیدعەی وانییە ها ئەتۆ ئەگەر شتێک کەی پێچەوانە بێت لەگەڵ ئەوەی پێغەمبەر کردوێتی بدعەیە دەناتۆ شتێک کەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەشی کردبێ بەڵام پێچەوانە نەبێت لەگەڵ هیچ ئاەتێک و هیچ قسەیەک و کردەوەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە نوێژێکی کردووە لە خۆیەوە ئەو جار ئەوەیەکی دیکەی کە جێی سەرنج بە کە هەر دوژمنەکانی دواتر لێیان گێڕاوەتەوە ئەوەیە کە ئەو خوبەیبە کاتێک کە یعنی دیلیان کردووە و ئەشکەنجەیان داوە دەڵێن وەکو موعجزە خورما و ترەی تازە پێگەیشتووی لەکن بووە بەبێ ئەوە هیچ کەس لێی نزیک بوو بێتەوە کە ئەوەش خواردنێک بووە خۆراکێک بۆ خوای گەورە بۆی ناردوێتی ئەوە یەک لە شتە سەرنج ڕاکێشەکان هەرچەندە پەیوەندی بەوەکەیەوە نیە بەس پێشێکی دەرسەکەیە یەکێکی دیکە لەو پیاوانەی شەهید بوو نایە عاسیم بوو ئەو عاسیمە ویسپیان چەند تەرمەکەی بێنن مەیتەکەی بێنن بۆی سوکایەتی پێ بکەن کە کات خۆی لەسەر دەستی و یەکێک لە گەورەکانی قوڕەیش کوژرا بوو دەڵێن کە چوونەتە لای مەیتەکەی دنیایەک ژمارەیەکی زۆر زەردەواڵەی لێبوون کە هیچ کەسێک نەیتوانیوە دەستی لێ بدا ئەویش موعجزەیەکی دیکە بووکە بە زیندوی دوعای کردو توێتی خوایە داوات لێ دەکەم نە بە زیندوی نە بە مردووی دەستی بتپەرستێکم بەر نەکەوێت و دەستم بەر بتپەرستێکی نەکەوێت فعلاً خوای گەورە پاراستی بەهۆی ئەو زەردەواڵە و زەرگەتەکە ئێمە پێیان دەڵێن کەس نەیتوانی لێی نزیک بێتەوە ئەوە یەکتی دیکە بوو لەو ڕووداوانەی کە غیرەتی جوولەکەکانی یعنی زیاد کرد بۆی لە بەرامبەر پێغەمبەردا خیانەت کەن و هەڵگەڕێنەوە یەکێکی دیکە تەمان دواتر ڕووداوێکی دیکە ڕوویدا قەومێکە بوون خەڵکی نەجد بوون یەکێکیان هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر داوای ئیمانی لێکرد ئیمانی نەهێنا بەڵام ڕەتیشی نەکردەوە جا بەفێڵ پێدەچێ وای کردبێ وتوێتی پێغەمبەری خوا خەڵکی نەجد ئەگەر لە دینەکەت تێبگەن لەوانەیە زۆرینە ئیمانت پێبێن بۆی مەجموعەیەک خەڵکم لەگەڵ بنێرە پێغەمبەری صلی الله عليه وسلم پێشبینی کردو وتێتی دەترسم خەڵکی نەجد خیانەتیان لێ بکەن و بیان کوژن ئەویش یەکێک لەوانە گوتوێتی من دەیان خەمە پەنای خۆم ئەگەر ئەو کاتی لە عورفی عارەباندا ئەگەر کەسێک پەنای دابای دژمنەکانیشت تووشت بووبانە نەیان دەکوشتی طبعا ئەو پێغەمبەر هێندە دەفەرمێن 40 هێندێک دەفەرمێن 70 سەحابەی کامە زانا و قورئان خوێن و شارەزانە کە لە مەدینەی خەڵکیان فێری قورئان و شتی دەکرد پێغەمبەر ئەوانەی لەگەڵ ناردن ئەویش طبعا لە ڕێگای خیانەتیان لێکرا دەورەیان گرتن و زۆرینیان شەهید کران لەو هەمووانە تەنها یەک کەسیان شەهید نەبوو جاوای مەبەستمانە یەک کەسیان بە برینداری خۆی بە مردوو ئەها هێنابوویە پێش چاویان دواتر سەحابەیەک بێت پێی وایە بکوژەکانن تەبەن دەچێ هەردووکیان دەکوشێت یا قەستم ئێرێ ئەو دوو کەسە لەو کەسانە کە هاوپەیمانی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم لەو کەسانە بوو کە پێغەمبەر نەدەبوو بیان کوژێ ئەجا مەبەستم ئێرێ ئەلێرەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی دەڵێ شەکی باشت نەکردو ئەوانە بکوژ نین ئەوانە هاوپەیمانی ئێمەنە و ئێمە ئێستا دەبێ بچین پارەی کۆکەمەوە لە ئەوەکان و بچین خوێنی ئەوانە بدەم پێغەمبەر صلی الله عليه وسلم قەسمان ئێرێ بۆ
سڵح چۆتە ناو ئەوەکان لای بەنو نەڵدیرەکان بۆەوەی پێیان بڵێ کە ئەوە بە هەڵە کوژراوە و ئێمە ئامادەین خوێنەکەی بدەین. ئەوانش گوتویانە باشە، وەرحاصل لە شوێنێکدایان نیشاندووە، دواتر نەخشەیەکیان داناوە، پلانێکیان داناوە، وتویانە چێ دەتوانێت بچێ بیکوشێ محەممەدی بکوشێ، چێ دەتوانێت ئەو بەردە گەورەی هەڵگرێ و بە شێوەیەک بەسەریدا بەرداتەوە. یەکێک یان ناوی عەمری کوڕی جیحاش بۆیان گوتوێتی من وا دەکەم، فعلاً بەردێکی هەڵدەگرێ و یەکێکیان ناوی سەلامی کوڕی مەشکەب بۆ گوتوێتی وا مەکەن، ئەو پێغەمبەرە وا ئاگاداری دەکاتەوە خیانەتەکەتان لێ ئاشکرا دەبێ. گوتویانە نا سوزانێت و ئاگای لێ نییە و لە دەستی ڕزگارمان دەبێ. طبعاً پێشەوەی بکەنەوێ نەخشەکەی جێبەجێکە، خوای گەورە بە جیبریل لا پێغەمبەر ئاگادار دەکاتەوە صلی الله عليه وسلم. ئەبوبەکر و عومەر و چەند سەحابەیەکی لەگەڵن، پێغەمبەر بەبێ دەنگی دێتەوە ناو مەدینەی و شوێنی خۆی، لێی دەپرسن بۆ بەبێ چاوەڕوانیکردن هاتی، وتی شتێکی لەو بابەتەی بوو. جا سەحابەکان دەفەرمون تەکبیریان کرد، چونکە زۆر لیان کین لە دڵ بوون، خواخوایان بوو، لەبەرەوەی هاوپەیمانیان بوون، ئەوان نەدەکرا پەیمان بشکێنن، زۆریشیان خراپە لێدی بوون، تەکبیریان کرد و پێغەمبەر صلی الله عليه وسلم نەخشەی دانا کە دەفەرمون خەبەری بۆ ناردن یەکەم جار، وتی چۆڵیک ئەگەر چۆڵی نەکەن بەسەرتاندا دەدەم و هەرچی بیگەمێ سەری دەپەڕێنە. طبعاً ئەگەر ڕۆی ژمانە یەکەم جار بە سەروەت و سامان و بە هەموو شتێکی خۆیان دەیانتوانی لەگەڵ خۆیان ببن، خەریک بوو بڕۆن ئەوێ بەجێبێڵن. سوورەتەکە باسی ئەوەشی تێدایە، عەبدوڵای کوڕی سەلول سەرۆکی منافقەکان خەبەریان بۆ دەنێرێ، دەڵێ مەڕۆن ئەمن 2000 کەسم لەگەڵدایە، دێم بەرگریتان لێ دەکەم. لە سوورەتی مجادلەش فەرمووی نە لە ئەوان و نە لە ئێوەنە، مەبەستی ئەوانە نە بەڕاستی لەگەڵ پێغەمبەردا بوون، نەوێ بەڕاستی لە جوولەکەکەیدا، بەڵام دەیانەویست بە جوولەکەکان شەڕی پێغەمبەر بکەن، دەیانگوت بەشکم شەڕ بکەن بەیەکەوە لەسەر دەستی ئەوان پێغەمبەر لە ناوچێت و تەوان حتمەن پێغەمبەریش ئەوانش خەڵکێکی زۆر لەوان دەکوشن، هەردوو لا زەعیف دەبن و لە بەرامبەردا ئەو قازان زەکات و خۆی دەکاتە گەورەی مەدینەی و ئەوانە. جا دواتر باسی ئەو مەشهەدەی دەکات تەوان کە بە قسەی عەبدوڵای کوڕی سەلول پەشیمان دەبنەوە، وەڵحاصل بێبنەتی دەردەبڕن، دەڵێن شەڕ دەکەین و چۆڵی ناکەین. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەچێ دەوریان دەدا، وەی دوای 6 ڕۆژ تەوان لە گەمارۆدانیان کە دەزانن هیچیان پێ ناکرێ. تەوان پێغەمبەر داوای ئەوەی دەکەن لە پێغەمبەر کە لە ڕێیاندا بڕۆن، پێغەمبەریش صلی الله عليه وسلم دەفەرمێ بڕۆن بەس بە مەرجی ئەوەی تەنها هەر کەسەی باری یەک وشتر، تەوان شر لەگەڵ خۆی ببا، سیلاحەکانیشی دەبێت لە شوێنی خۆی بەجێ بێڵێت. جا زۆرینەیان ڕۆیشتن، تەنها یەک دانیان وە بزانم لە هەمووان بەڵێن مسلمان بووە، دوویان چوونەتە خەیبەر لای جوولەکەکانی دیکە، باقیەکەی دیکە ڕۆیشتونەتەوە بەرەو وڵاتی شام و ئەوانەوە کە پێشتر لی هاتبوو. جا بە کورتی ڕووداوەکە لێرەوە سەری هەڵتا و دروست بوو و سوورەتەکەش باسی ئەو بابەتەی دەکە. جا دەفەرمێت ناوی حەشریشە، حەشر بە معنای قیامەت نییە، بە معلوماتە لێرە ماسی حەشری قیامەتەی نییە، یعنی کۆبوونەوەی جوولەکەکان لەو شوێنەی کە بۆی هاتبوون یان دەرچوونی جوولەکەکان بۆ ئەو جێگایی کە یەکەم جار لی هاتبوون، کە جوولەکە خەڵکی وێ نەبوون، تەوان هاتبوون لە شوێنانەوە ڕۆیشت بوون، لە شام و ئەوانەوە ڕۆیشت بوون لەوێ نیشتە جێبوو بوون. جا دەفەرمێت سەبح لله ما في السماوات وما في الأرض، سەبح لله بە پاک ڕادەگرن خوا هەرچی لە ئاسمانەکان و وما في الأرض هەرچی لە زەویدایە، وهو ئەو خوایە العەزیز باڵادەستە بەسەر هەموو شتێکدا، الحەکیم و بڕیار و یاساکانیشی لە شوێنی خۆیدا. وازحە سەبح لله تەسبیحات دەکەن بۆ خوا بە پاک ڕادەگرن هەرچی لە ئاسمانەکاندایە و هەرچی لە ناو زەویشدا هەیە، بەدار و بەردیشەوەها
بە گیاندار و بێگیانەوە بەوانەی کە مکەلەفن و بەوانەشی کە مکەلەف نین ئەوەی کە تەسبیحاتی خوا ناکە هەموو کاتێکی تەنها مرۆڤە و جنۆکەکانن کە لە زیاتی تەسبیحژە کات خۆی داوت پێغەمبەر کە ئین زەبووری خوێندۆتەوە داروبەر لەگەڵیان گوتۆتەوە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم وەکو موعجیزە چەند جارێک تەمەن قسەی کردووە لەگەڵ ئەوانە و نەک جگە لەوانش حەسەنی بەسری شێخ عەبدولقادری گەیلانی ئەوانە لەیان بیستراوە کە تەسبیحات وەکو کەرامەت تەمەن کە تەسبیحاتیان کردووە دەنگی داروبەردەکانیان بیستووە تەسبیحاتیان کردوتەوە بەڵام تەسبیحاتێک دەکرێت وەکو ئێمەش بێ بەڵام ئێمە نەیبیستین و دەکرێت بە زمانی حاڵی خۆیان بێ بۆیە سەبح لله بە پاک ڕادەگرن خوا تەسبیحاتی خوا دەکەن هەرچی لە ئاسمانەکان و هەرچی لە زەویشدا هەیە وهو العزيز الحكيم وأو خوا باڵا دەست و دانەیە هو خوا الذي أو ذاتيا أخرج الذين أخرج بدرنان دري كردن الذين كفروا أوانيك بباور بون من أهل الكتاب لخاون كتاب كان كليرا مبستي جولك كان لشوي در كردن من ديارهم لا سرمال وحال وآودانيا كان خويان بۆ کوێی دەرکردن لأول الحشر أو لأول الحشر دو أوي تفسيري هي عندك دفرمن لأول الحشر يعني بو يكم جار بو يكم جار بو جولكا أو شواز الزليل بن وكسك بتواني دريانكا عندك شيش دفرمن لأول الحشر يعني بدري نانو بردن يوا يكم شوين كليك هاتكون لوي كوي كرنا وجاري جديك حالي جا دەفەرمێت ما ظننتم ئێوە وا گومانتان نەدەبرد ئەی یەخڕوجوا کە ئەوان ئاوا بە ئاسانی دەرچن ما ظننتم ئەو بە ئیمانداران دەفەرمێ ئێوە گومانتان نەدەبرد پێتان وانە بوو ئەی یەخڕوجوا کە ئەوان ئاوا بە ئاسانی دەرچن واضحە وظنوا وأوانش واقمانيان دبرت يعني مسلمانەکانیش تەوەقوعیان نەدەکرد ئاوا بە ئاسانی دەرچن وظنوا جوولەکەکانیش پێیان وابوو وایان دەزانیت ئەنەهم بەبێ گومانی ئەوان مانعەتهم دەبنە پارێزەریان دەیان پارێزن حصونهم حصون قەڵاکانیان من الله لە سزای خوا حاڵین لێ يعني نە مسلمانەکان تەسەووریان دەکرد گومانیان دەبرد جوولەکە بە ئاسانی بەو ئاسانی دەربکرێت چونکە جوولەکە هەم کەرستەی شەڕیان هەبوو هەم فەن و فنونیان هەبوو تەڵەکە و فێڵیان زۆر بوون قەڵاو شوێنەکانیشیان زۆر پتە و قایم بوون حاڵین يعني ئەگەر خوای گەورە نەبایە و هێزی معنەوی خوای گەورە نەبایە و ترس و لەرز نەچوو بایە دڵیان شەڕیان کردبا و جورئەتی بڕوبەڕ و بوونەوەیان هەبایە لەوانەیە توانی بەیان سەرکەونیە بە ئاسانی دەرنەکرێن لای کەوێ وظنوا أنهم مانعتهم ئەوانیش وایان دەزانی کە بەبێ گومانی ئەوان دەیان پارێزن قەڵاکانیان من الله لەخوا یعنی لە سزای خوا بەڵام فأتاهم الله بۆیان هات خوا یعنی چی بۆیان هات خوا یعنی سزای خوایان بۆ هات فأتاهم الله بۆیان هات خوا یعنی بۆیان هات سزای خوا من حيث بشويك لم يحتسبوا كحر بيريان لنا ذكردوا حسابيان بونا كردوا واضحة أو جار وقذف في قلوبهم الرعب قذف يعني فريدا أنا وضلشيان الرعب ترس قذف هاليدا فريدا خوا طبعا لنا وضلي بونا وضليان رعب خواي قبل الضل يعني ترسي خصنا ضلي ها كضلش ترسا دسته معنوياتي نامنه حالي وان لهاتيان ذكرت يخربون بيوتهم بأيديهم يخربون ديان رخاندن بيوتهم مالكاني خويا بأيديهم بدستي خويا حالي جاء بوسي رخاندويانن کۆمەڵێک ئەگەر هەیە هەندێک دەفەرمۆن ڕوخاندویانن دەرگا و پەنجەرەوە ها ئەو شتەی پێیان چوو بێ بەڵام ئەوان
ڕێیان پێدرا بوو یەک بار وشتری ببەنەوە زۆر ڕێی تێ ناچێ ڕاستی هێندێک دەفەرمون تەنها بۆی مسلمانان قازانجی لێ نەکەن مسلمانەکان سوودی لێ نەبینن بە خراپی بەجیان دێشت چونکە خان و لە چاوی مسلمانان تەوان جێگا و حاڵ و باڵیان زۆر خۆش بوو پێیان ناخۆش بوو مسلمانەکان بە حازری بێنە سەر ئەو شوێنە خۆش وە یخریبونە بویوتەهم دەیان ڕوخاندن ماڵەکانیان بئەیدیهم بەدەستی خۆیان و ئەیدی المؤمنین هێندێکی بەدەستی ئیمانداران ئەوان لە ناوەوە خەرایان دەکرد بۆی مسلمانەکان ئیستیفادەی لێ نەکەن لە دەرەوەش مسلمانان هەوڵیان دەدا ماڵەکانیان بڕوخێنن بۆی چۆڵیکەن بۆی بڕۆن بۆی دڵیان پێوە نەبن ئەوجار خوا دەفەرمێ فاعتبروا پند و ئامۆژگاری وەرگرن یا ئولی الئەبصار ئەی ئەوانەی کە خاوەنی ئەبصار بینین یعنی ژیری تەبعاً لێرە بینینێک کە بتوانن لە شتەکان ورد ببنەوە و لە شتەکان تێبگەن و لە شتەکان حاڵی ببن واضحة هذا يلا سيري آياتكي كنوا هو الذي أخرج الذين كفروا من أهل الكتاب خوا أو ذاتيا يعني أو خواي دروس كراو كان تسبيحاتي دكن وبباشرا دقرن الذي أو ذاتيا أخرج الذين كفروا من أهل الكتاب كبدرنان لأواني كبباورن لخاون كتابكان من ديارهم لسر مال وحال وشويني خويان لأول الحصر بويا كم جار داري كردن يا دكري بلين بردن يو بو شويني يكم جارو ليو كوي كردناو حالين ما ظننتم أن يخرجوا إيواتان قمان ندبر كآوا بآساني دربكرين وظنوا أوانش وان دزاني كأنهم ببي قماني أوان مانعتهم ديان باريزن حصونهم قلاكانيان من الله لخوا لسزايخوا فأتاهم الله بويان هات خوا يعني بويان هات سزايخوا من حيث بشيويك قال لشوينك ولم يحتسبوك أوان هر خيالشان بوي ندتشو حسابشان بو نكردبو قمانشان بو ندتشو وقذف في قلوبهم الرعب خستي دنيانا وترس خوا أو جار شان ليكات يخربون بيوتهم بأيديهم دان وخاندن مالكانيان بدستي خويان وأيدي المؤمنين بدستي إيمان دارانش واضحة فاعتبروا يعني بندو آموشقاريو درز ورقرن لو رداوانا يا أولي الأبصار أي أواني كخاوني عقل وجيري وتيجيشتن واضحة فعلا هاي إنسان أقر أو رداوانا بخوينتوا دەزانێت کە زەلیل بوون و سەرشۆڕ کردنی خەڵکی بێباوەڕ تەنها بە خوای گەورە دەکرێت ئەگەر خوای گەورە ویستی ئەگەر خوای گەورە حەزی لێبوو ئیرادەی کرد زۆر ئاسانە خوای گەورە وەسائیلەکانیان وەسائیلی زەلیلکردنەکەی دەخاتە بەر دەستی مسلمانان وایە وەخوای گەورە ئەگەر ویستی مسلمانان عەزیزکا و بەهێزکا و بەدەسەڵاتکا و پشتیوانیان بێ و لەگەڵیان بێ بەرامبەرەکەیان چەندە بەهێز بێت و چەندە قەڵای قایم بێ هێزی خوای گەورە لە هێزی ئەوان زۆر زیاتر ناتی دواتر خوا دەفەرمێ وەلەولا ئەن كتب الله عليهم الجلاء ئەگەر خوای گەورە وەلەولا ئەگەر خوای گەورە نەینووسیبایە لەسەریان الجلاء يعني کە ئەو شوێنە بەبێ شەڕ چۆڵکەن و بەجێ بێڵن ئەوە لعذبهم في الدنيا بدڵنیاییەوە سزای دەدان لە دنیادا واضحة ها اختیاریان درایە چۆڵی دەکەن یا شەڕ دەکەن ئەوەن چۆڵیان کرد ئەگە چۆڵیان نەکرد با سەر دەکەوتن ناخۆ هەر سەر نەدەکەوتن چونکە خوای گەورە وعدی دابوو سزای مسلمانان سەرخا وەختیان یعنی سزای ناپاکی و خیانەتەکەیان وەرگرن ولولا ئەگەر ئەن كتب الله عليهم الجلاء نەینووسیبایە خوا لەسەریان الجلاء كأوان لو شوينا برونا دريبا بشر أو لعذبهم بدلنياية والسزاي ددان هل دنيا ده واضحة أو لدأدي ولهم بوشيان آما ذكراوا في الآخرة لدوا روجدا عذاب النار سزاي آخر طبعا كرويش تونا تدرس سزاي قيامتي عن هل سلانة شوا أجر ما باش نو كجرابانا أو هر سزاي دنيا يبو
ئەوەی قیامەتێ هەر لە شوێنی خۆیەتی، چونکە ئەوانە ئیمانیان نەهێناوە، چونکە ئەوانە پاشگەز نەبوونەتەوە و ئەوانە خیانەتیان کردووە و ویستویانە پێغەمبەر بکوژن صلی الله عليه وسلم. ولولا أن كتب الله عليهم الجلاء ئەگەر لەبەر ئەوە نەبایە کە خوای گەورە نووسی بووی لەسەریان بڕیاری دابوو بۆیان لەسەریان کە ئەو شوێنە چۆڵکەن لعذبهم في الدنيا بەدڵنیاییەوە سزای دەدان هەر لە دنیادا ولهم بۆشیان هەیە في الآخرة لروجي دوائدا عذاب النار سزاي آخر واضحة بوشي سزان داخوا ذلك أو سزادانا بأنهم لبر أويا كببي قماني أوان شاق الله ورسوله بيتشواني خواو وبيتشواني في غنبري خوا صلى الله عليه وسلم جولانوا دجاتي خوا ودجاتي في غنبري خوا صلى الله عليه وسلم بيماني خواو پەیمانی پێغەمبەری خوای گەورەیان شکا واضحە ئەو جار ئەو سزای تایبەتە بە ئەوان نە ومن يشاق الله هەر کەسێکیش دژایەتی خوا یان سەرپێچی فەرمانی خوا بکە فإن الله بەبێ گومانی خوا شدید العقاب زۆر توندە لە تۆڵەساندنەوە و لە سزاداندا با جوولەکەش نەبێ ئەگەر کەسێک سەرپێچی ئەمری خوای کرد حتمەن سزای سەرپێچیەکەی وەردەگرێ ئەگەر تەوبەی نەکە جا سزاکە هەندێک جار دنیاییە و قیامەتیشە ئەگەر کەسەکە ئیماندار بێ دەگونجێ بەس دنیایی بێ و ئەگەر کەسەکە بێ باوەڕ بێ دنیایی شەو قیامەتیش گرنگ سەرپێچیکردنی ئەمری خوا هەر کەسێک بیکە عقوبەی لەسەرە بەڵام بەپێی سەرپێچیەکەی تەبان ذلك ئەو سزادانە بأنهم يعني ببي قماني لبر أوي أوان شاق الله ورسوله بيتواني خواو بيتواني بيغمبري خوان صلى الله عليه وسلم ومن يشاق الله هر كسك بيتواني خوابك طبعا بيتواني بيغمبري شبكا هر بيتواني خواي قوري كردوا لو دوباره نبوتو دنا يعني هر كسك سر بيتي خواو بيغمبري خوابك فإن الله ببي قماني خوا شديد العقاب زور تندا لعقابها لسزادانو لتولصاندنو واضحة أو جار طبعا كمسلمان كان دوري قلاي جولك كان ينقرتبو أو شوينيان قربو لا دار خرماي برزو بهيز جا هم زور دڵیان بە خود دار خورماکانیانەوە بوو لەبەر دار خورما و باخەکان دڵیان نەدات بەجێ هێڵن و هەمیش لە پەنای دار خورماکاندا تیرهاوێژ و شتیان دانابوو ئەگەری هەبوو لێوە زەربە لە مسلمانان بوەشێنن حاڵێن بۆیە خوای گەورە ڕێگای بە پێغەمبەر و بە مسلماناندا کە هێندێک لەو دار خورمایانە ببڕن حاڵێن کە دار خورماکانیان بڕی جوولەکەکان بانگی پێغەمبەریان دەکردیان گوت ئەتۆ بە حسابی خۆت ڕێگا هاتووی بۆی دەڵێ فەساد ناهێڵم و ئیسلاح دەکەم و کەسی بۆ خۆت ئەوە خەریکی دار و درەخت دەبڕی کە ئەوە قازانجەکەیتی و ئەوە سوودەکەیتی و ئاوا و ئاوایە خوای گەورە ڕێگەوایەتەی ناردە خوارێ کە فەرمووی ما قەطعتم من لینەتی ما قەطعتم یعنی ئەوەی بڕیتان من لینە لە دار خورما ئەو تەرەکتموها یا بەجێتان هێشت قائمەتەن کە بمێنێتەوە على ئوسولیها لەسەر قەدەکەی خۆی فبئذن الله بەئەمری خواوە خوای گەورە ئەمری پێکردن هێندێک ببڕن و هێندێکی بهێڵنەوە ئەوەی بڕیتان ئەمری خوا بوو هەکە بە ئەمری خوای شتت کرد گوناهبار دەبی بێگومان نا ئەو جار ئایا پێغەمبەر صلی الله عليه وسلم جوولەکەکانی قەتڵ و عام کرد با کوشتبانی یان دارەکانی کوشتبان بڕیبانە ئەوە قاعدەی ئەخەف الضەرەرەین طبعا ئێستاش وە زۆرینەی جارەکانیش مسلمانان وایان کردووە کە چوونەتە شوێنێکی گەمارۆی خەڵکەکەیان داوە تۆ خەڵکەکەی بە نمونە 2 ڕۆژ برسیکەی ناچاریکەی بێ شەڕ تەسلیم بێ و خوێن نەڕژێ زۆر چاکترە لەوەی خوێنی بڕێژی تینوویکەی نەک بکوژی بە یەکجاری برسیکەی نەک بە یەکجاری ژیانی لێ بستێنیەوە دارێکی ببڕی چاکترە لەوەی کە کەسێکی بکوشی چونکە ئەوانە سەر هەڵدەدەنەوە ئەوانە دروست دەبنەوە بەڵام مرۆڤ کە مرد وایە بۆیە دەفەرمێت ما قەطعتم من لینەتین ما قەطعتم ئەوەی بڕیتان من لینە لە داری خورما ئەو تەرەکتموها یا لێی گەڕان
واستان لێهێنا قائمەتەن کە بە پێوە بمێنێتەوە على أصولها لەسەر ڕێگ و قەدەکەی خۆی فبإذن الله حکم ئەو بە ئەمری خوا بوو ئەوە یەک ئەی بۆچی بڕیتان وليخزي الفاسقين بۆی سەرشۆڕ و ڕیسوا ببن ئەوانەی تاوانبارن معنەویات و وریان نەمێنێت ئەو کەسانەی کە تاوانبار واضحە ئەوە یەک لە ئەحکامەکان کەواتە بۆ هەر کەسێکی دیکەی موسڵمان جائیزە کە شەڕی موسڵمان و کافری بێ بچی مەسەلەن لە شتەکان ڕادەست پێ بکەیت لە شتە مادیەکان ڕا پێشتر نەک لە ڕشتنی خوێنەکانەوە بۆ خۆی گرنگی ئیسلام دەردەخات کە ئیسلام حەزی لە خوێن ڕێژەی نییە بچی خانووی کەسەکەی بڕوخێنی چاکترە لەوەی کە بچی بیکوشی وایە مەسەلەن سیارەکەی وەرگەڕێنی لەوەی کەسەکەی لە ناو ببەی برسیکەی لەوەی لە بۆیە دەفەرمێت ئەوان هەم بە ئەمری خوا بوون ئەوە حکمێکی دیکە وما ئەفاء الله طبعا خەڵکی جوولەکەی بەنو نەظیر زۆر دەوڵەمەند بوون ڕۆیشتنیش چیان لەگەڵ خۆبر هەریەکەیان باری وشترێکی کە چەند سەد ئەوەیەک بووە طبعا هەر شمشێر و چەک و ئەوەیان 300 و نازانم چەند وەلحاصل سەرۆتێکی زۆریان بەجێ ماوە تەمان شەڕیشی تێدا نەکراوە جا ئەوەی دەستی موسڵمانان کەوتووە غەنیمەتمان هەیە فەیئمان هەیە حاڵێن غەنیمەت ئەوەیە کە بە شەڕ دەگیرێ فەی ئەوەیە کە بەبێ شەڕ دەگیرێ تەقسیماتی غەنیمەت و فەیئی جیاوازە ئەوەی بە شەڕ گیراوە عادەتەن دابەش کراوە بەسەر جەنگاوەرەکاندا زۆرینەی کراوەتە 5 بەشێکی تەسلیم بە پێغەمبەر کراوە صلی الله عليه وسلم 4 بەشەکەی دیکەی تەسلیم بە جەنگاوەرەکان کراوە بەسەر جەنگاوەرەکاندا دابەش کراوە بەس ماڵی فەیع یعنی دەستکەوتی بێشەڕ دەستکەوتی بێماندووبوون کە دەستکەوتەکە هاتووە سەحابەکە زۆریان تەسەووریان وا بووە لەبەرەوەی حکومەکەی دیار نەبووە چاوەڕێیان کردووە وەکو جەنگی بەدر و ئەوانە ڕێک بەسەر ئەواندا دابەش بکرێت بەڵام خۆی گەورە ئەو ئاەتەی ناردە خوارێ فەرمووی وما ئەفاء الله على رسوله ئەوەی کە خوای گەورە گەڕاندیەوە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم وما ئەفاء الله ئەوەی کە خوا خستیە گەڕاندیەوە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم منهم يعني لە ماڵی ئەوان ئەوە خوا دەفەرمێت فما ئەوجەفتم عليه ئێوە ئەوە نەبوو بوون یعنی نەڕۆی بوون بۆی دەستان نەکەوت بوو بەهۆی چیەوە من خەیلین بەهۆی ئەسب سواری وەلا ڕیکاب و هەروەها بەهۆی وشتر سواریشەوە دەستان نەکەوت بوو نا پێویستی بەوە بووە لەسەر ئەسب شەڕی بۆ بکەیت و نە پێویستیشتان بەوە هەبوو لەسەر وشترەکانەوە شەڕی بۆ بکەن یا بەماندووبوون و زەحمەتی زۆر دەستان کەوێ ولكن الله بەڵکو خوا يسلط رسوله سەردەخات پێغەمبەرانی خۆی على من يشاء و بەسەر هەر کەسێکدا کە بیەوێ والله على كل شيء قدير خوا بەسەر هەموو شتێکدا زۆر بەتوانایە حاڵین وما أفاء الله على رسوله ئەوەی گەڕاندیەوە خوا بۆ پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم منهم لماڵی ئەوان فما ئەوجەفتم عليه ئێوە بەدەستان يعني زاڵ نەبوو بوون بەسەریدا نەڕۆژ بوون بۆی یا زاڵ نەبوو بوون بەسەریدا من خەیل بەهۆی ئەسپەکانتە وەلا ڕیکابین و هەروەها بەهۆی سواری وشترەکانیشەوە بۆی نەچوو بوون ولكن الله بەڵکو خوایە کە يسلط رسوله سەردەخا پێغەمبەرانی خۆی على من يشاء بەسەر ئەو کەسانەدا کە بیانەوێ یعنی سەرکەوتنی مسلمانان لە غەزوەی بەنو نەظیر ئەوەکەی قووەتەکە قووەتی بەشەری نەبوو قووەتەکە قووەتی خوایی بوو و هێزی خوایی بوو وای کرد کە ئەوان ترس بیانگرێت و بەبێ شەڕ شوێنەکەیان بەجێهێڵن و ئێوە بەبێ ئەوەی ماندوو ببن بۆی زەحمەتی بۆ بکێشن ئەو ماڵە هاتوۆتە دەستان بۆیە دابەشکردنەکەی جیاوازە والله على كل شيء قدير خوای گەورە بەسەر هەموو شتێکدا زۆر بەتوانایە
واضحة. وما أفاء الله على رسوله أوي قراندي وخوا بو پیغمبركي لمالي أوان فما أوجفتم عليه من خيل ولا ركاب ديار الصحابة تعاربون دابش بكري بسريان دا فرمي فما أوجفتم عليه ايوه نقيشتن بي نرويشتن بوي بهوي أسبوا يان بهوي الركاب يعني وشتر سواري ولكن الله يسلط رسوله من يشاء بلام خواه كسر دخا پیغمبرانی خوی بسر او کسانه دا کبیوه والله على كل شيء قدير خواه بسر هموش تقدر زور بتوانه جاء مالشون دابش دكري لفرمن ما أفاء الله على رسوله أوي كقران دي وخوا بو پیغمبركي أوي كخوا داي بپیغمبركي أوي كخوا خستي بردستي پیغمبركي هم معنى كان راستن دبشي لبكا هم من أهل القرى لو سروت ساماني خلقي آودانيا كان فلله وللرسول برياردان لسري بو خواو بو پیغمبره ها نق مالكا كخوا مالي بوسيا و پیغمبر صلى الله عليه وسلم بل لمالي غنيمته في إذا باش كردوا يعني خواردوا بكاري هنا بلام كم تريني بو خوي دابش كردوا ها صلاحيتي هبو دابشك حالت ما أفاء الله على رسوله أوي كقراندي وخوا بو پیغمبركي لمالي لخلقي آودانيا كان أو فلله وللرسول برياردان لسري بو خوا بو پیغمبره صلى الله عليه وسلم أي مالك ددري بچي ولذي القربى بشيكي ددري بخزم نزيككاني پیغمبر صلى الله عليه وسلم كخزم نزيككاني پیغمبر طبعا أوانا بون كهجرتيان كربو واو كسانا بون كالزكاة وصدقان بينشياوة طبعا لو مالي دبوا أقر فقير بن بشيان بدري واليتامى بشيكي ددري بباوكان والمساكين بشيكي ددري بهجاران وابن السبيل بشيكي شترخان دكري بو ربواران بو كساني كأوكات بتايبتي مدي ها ربواري أوكاتي وەکوێستانە بۆ کابرا هەموو شتێکی پێبێ وانە دەسویە گوندێکی شارێکی دەبواە بچێ ماڵێکی وایە یا لە ماڵێکی بمێنیەوە یا کەسێک فەرمووتکە لە بەیتولمالەی موسڵمانان ماڵێک دانرابوو نسبەتێک دانرابوو ڕێژەیەک دانرابوو هەر کەسێک هاتپایە مەدینەی لەوەی مەسرەفی دەکرا و پارەی پێدەدرا تەنانەت بەشی ڕێگا و چوونەوەشی بۆچی خوای گەورە ماڵی فەیء ئەوەی کە بە ئاسانی دەست موسڵمانان دەکەوێت حکومەکەی جیا کردەوە نەیدا دابەشی نەکرد بەسەر جەنگاوەرەکاندا ئەوە حکمەتەکەی دیخوا دەفەرمی لیکەی لا یەکونە دوولەتەن بەینە الئەغنیاء منکم بۆ ئەوەی ئەو ماڵە دەستا و دەستی پێ نەکرێ بەینە الئەغنیاء منکم لە نێوانی دۆڵەمەندەکان لەناو ئێوەدا چونکە زۆرێک لە سەحابەکان ئەوانەی بەشداری جەنگەکەیان کردبوو دۆڵەمەند بوون یارە زۆری نەشیان دەوڵەمەند بوون چونکە ئەو کاتەگەر کەسەکە دەوڵەمەند نەبا جیهادیشی پێ نەکراوە ها حاڵێ چونکە دەبووە ئەسپی پێبێ وشتری پێبێ شمشێری پێبێ خواردنی پێبێ دەبوو هەموو شتەکان بۆ خۆی ببە حاڵێ ئەگەر ماڵی فەیئەکەش وەکو غەنیمەتەکەی دابەش کرابایە هەر دەبووە بدرابە بەو کەسانەی کە لە جەنگەکەی بوون ئەوانەی لە جەنگەکەش بوون زۆرینەی دەوڵەمەند بوون ئەو کاتەوای لێ دەهات ئەو ماڵە زۆرە بە تایبەتی ئیبەن و نەظیر و ئەوەکان زۆر بووای لێ دەهات هەر دەوڵەمەندەکان لە بینی خواندا قازانجی لێ بکەن و فەقیرەکان بێبەش بووبانە بۆی وەکو چاکەیەک لەگەڵ ئەوەکان خوای گەورە بەو شێوەدا لیکەی لا یەکونە بۆ ئەوەی نەبێت دوولە بە دەستا و دەست کراوی بەینە الئەغنیاء لە نێوان دەوڵەمەندەکان لە خۆتە وازەحە ئەو جار دواتر دەفەرمون هێندێک دیارە لە سەرەتا لە خەڵکی طبعا دەڵێن لە خەڵکی مەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەنها بەشی دوو کەسی داوە کە ئەوی زۆر فەقیر بوون وەکو میسکین داوە نییە لەنا مهاجرەکان پێی داون لەبەرەوەی زۆرینەیان فەقیر بوون ماڵ و حاڵ و شتی خۆیان بەجێهێشتووە لەویش لەبەر فەقیریەکەی نەک لەبەرەوەی بەشداری غەزوەکەی بوون حاڵێن هێندێک لە ئەنساریەکان دیارە داوایان کردووە خوای گەورە ئەو بەشەی ئاەتەی نارد فەرمی وەما ئاتاکم الرەسوول ئەوەی پێغەمبەر پێیدان وەریگرن وەما نەهاکم ئەوەشی کە لێی گرتنەوە وەما نەهاکم عنه ئەوەی لێی قەدەغەکردن لێی دوورکەونەوە جا ئەو ئاەتە لە ئەسڵدا
بۆ ماڵی هاتۆتە خوارێ ها بەڵام ئەو ئاتە تەمەەن بۆتە یاسایەکی گشتگیر ئێستا وایە تەنها پەیوەندی بە ماڵەوە نییە کە دەڵێ وەما ئاتاکم الرەسوول یعنی هەرچی پێغەمبەر بۆی هێناوی لە حەڵاڵ و لە حەرام و لە واجبات و لە ئەمر و نەهی وەریگرە و ئەوەشی کە لێی قەدەغە کردوون لێی دوورکەونەوە وازەحە واتقوا الله پارێزکاری لە فەرمانەکانی خوا بکەن إن الله شديد العقاب بێگومان خوای گەورە زۆر توندە لە عیقاب لە تۆڵەساندنەوە و سزاداندا واضحة سيركنو ما أفاء الله على رسوله ما يعني أو ماڵەی کە گەڕاندیەوە خوا بۆ پێغەمبەرەکەی من أهل القرى لسامانی خەڵکی ئاوەدانیەکان فلله وللرسول بڕیاردان لەسەری بۆ خوا و بۆ پێغەمبەرە صلی الله عليه وسلم وەلذی القوربا ماڵەکە بەشێکی دەدرێ بە خزمە نزیکەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم واليتامى بەشێکی دەدرێ بە هەژاران عفو بێباوکان والمساکین بەشێکی دەدرێ بە هەژاران وابن السبيل بەشێکی دەدرێ بە ڕێبواران یا تەرخان دەکرێ بۆ ڕێبواران لكي لا يكون دولة بۆ ئەوەی دەستا و دەست نەکات ئەو ماڵە بين الأغنياء منكم لە نێوان دۆڵەمەندەکان لە ئێوە وما آتاكم الرسول هەرچی پێغەمبەر بۆی هێنان و پێیدان فخذوه وەرگرن واضحە جا ئەگەر بۆ ماڵی بێ دەبێ بڵێن هەرچی پێغەمبەر پێیدای لە ماڵ وەرگرە واضحە وما نهاكم ئەدیگەر شتێکی پێ نەدای پێی گوتی نزیکی ئەو شتەی مەکەوە ئەو ماڵەی مەخۆ ئەو ماڵە بۆ تۆ نابێ فەنتەهو لێی دوورکەوەوە ئەگەر بۆ شتی کەس بێ دەڵێن وما آتاكم الرسول فخذوه هەرچی پێغەمبەر بۆی هێناوی لە ئەمر و نەهی و حەڵاڵ و حەرام و واجبات هەمووی وەرگرە واضحە وما نهاكم عنه فانتهوا هەرچی لێشی قەدەغە کردوون لێی دوورکەونەوە واتقوا الله پارێزکاری لە فەرمانەکانی خوا بکەن إن الله شديد العقاب بێگومان خوای گەورە زۆر توندە لە سزاداندا جا عولەما قسەیان زۆر لەسەر ئەوەی کردووە دەفەرمون هەرچەندە ئەو ئاەتە لەسەر ماڵ و دابەشکردنی دەستکەوتی شەڕ هاتۆتە خوارێ واضحە بەڵام دەفەرمون گشتیە بۆ هەموو ئەو شتانەی کە پێغەمبەر فەرمانی پێکردوون وەکو واجب دەبێ وەریگری و ئەوەی لێی حرام کردووی دەبێ لێی دوورکەویەوە اینجا ئەگەر وەکو واجب ئەمری پێکردبی دەبێ بیکەی وەکو سنەت ئەمری پێکردبی دەبێ بیکەی و ئەوەشی کە لێی حرام کردووی دەبێ لێی دوورکەویەوە جا قسەیەکەیە ها خەڵک بە فەرمودەی دەزانێ ئەوەی کە دەگوترێ ها لەسەر ئەوەی ئیبن مەسعود هاوەی دەفەرمێ لعن الله الواشمات والمستوشمات والمتنصمات ها لعنەتی خوای لەوانەی کە خاڵ هەڵدەکەن و ئەوانەی درۆ دەکەن و ئەوانەی بۆیان دەکرێ و المغيرات خلق الله ئەوانەی دەستکاری خلقەتی خوای دەکەن جا دەفەرمون مەبەستم حەدیثەکەیە و قسەیە کە ئەو قسەی ئیبن مەسعودی ها حەدیث نییە طبعا ئەوە خودی قسەکە ها کە دەگات بە ئافرەتێک کە ناوی ئوم یعقوب بووە دێتە لای ئیبن مەسعودی دەڵێ ئەو قسەیەت لەکوێ هێناوە ئەمن هەموو قورئانم لێک داوە سەر و بنیم کردووە لە شوێنێکدا ئەوم نەبینیوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لعنەت ئەو ئافرەتەی بکە کە برۆی دەکات و ئەوەی خاڵ هەڵدەکەنێت و ئەوەی دەستکاری خلقەتی شێوەی خلقەت و دروستبوونی خۆی دەکا ئەویش دەڵێ ئەو ئاەتت نەخوێندێتەوە کە خوا دەفەرمێت وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم فانتهوا دەڵێ بەڵێ دەڵێ چۆن لعنەت لە کەسێک نەکەم کە پێغەمبەر لعنەتی لێ نەکرد من گوێم لێ بووە پێغەمبەری خوا بەڵێ ئەو قسەی پێغەمبەر نییە بەڵام گوێم لێ بووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لعنەتی لەو جۆرە کەسانە کردووە وێ ئەمنیش لعنەتی لێ دەکەم و وەلەوەش وەرم گرتووە وما آتاكم الرسول هەرچی پێغەمبەر بۆی هێنای لێی وەرگرە یعنی گەر پێغەمبەر لعنەتی کردبوو لە کەسێک تۆش بۆت هەیە لعنەتی لێ بکەی شتێک پێغەمبەر بە خراپی بزانی یعنی خراپە و ئەوەشی کە لێی قەدەغە کردی لێی دوورکەوەوە واتقوا الله إن الله شديد العقاب ومان کرد ئاەتی دواتر دەفەرمێ للفقراء المهاجرين بەشێکی دیکە لە ماڵەکە دەدرێ بەچێ للفقراء المهاجرين بۆ ئەوانەی کە هەژارن و کۆچیان کردووە
للفقراء المهاجرين بەشێکی دیکە لەو فەیئە لەو ماڵە لەو دەستکەوتە شەڕە دەدرێ بە هەژاران. کام هەژارانە؟ المهاجرین، ئەوانەی کە کۆچیان کردووە. الذين أخرجوا من ديارهم وأموالهم، ئەوانەی کە دەرکرابوون لە ماڵ و حاڵیان و وەلەکن ماڵیان. ماڵ مەبەستی دیار یعنی ماڵی شوێنی نیشتەجێبوون و هەروە ماڵیشیان بەجێهێشتووە. ئەوجار یەبتەغونە ئامانجیان ئەوەیە بەدەست بێنن فەضلا من الله، یعنی بەنیەتی ئەوەی هیجرەتیان کردووە کە بەدەست بێنن بەخششی خوا وەریضوانە و هەروەها ڕەزامەندی خوا. ئەوجار وەینسوڕون الله وەڕەسوولەه، وەینسوڕون الله دەیانەوێت خوا سەرخەن و هەروەها پێغەمبەری خوا سەرخەن. ئولائیکە هم الصادقون، خوا دەفەرمێ ئەوانە بەبێ گومانی لە ڕازگۆیانن. واضحە؟ للفقراء المهاجرين ئەو ماڵە بەشێکی دی دەدرێ بە هەژارانی کۆچ کردوو الذين أخرجوا من ديارهم وأموالهم، ئەوانەی کە دەرکرابوون لە ماڵ و شوێنی خۆیان و هەروەها و ئەموالهم سەروەت و سامانیشیان پێ بەجێهێشترابوو. یەبتەغونە فەضلا من الله، کە ئامانجیان بەدەستهێنانی بەخشش و چاکە بوو لەلایەن خوا و هەروەها وەریضوان ئامانجیان بەدەستهێنانی ڕەزامەندی خوا بوو. وەینسوڕون الله وەڕەسوولەه دەیانەوێت بەو هیجرەتە خوا و پێغەمبەری خوا سەرخەن. ئولائیکە ئەوانە هم الصادقون بەبێ گومانی لە ڕازگۆیانن. تاوانێ. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.